لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 4. هەستی پێشڕوودان. لە هەموو کەسێکدا کەم تا زۆر بەهرەی هەستکردن بە ڕووداوەکانی داهاتووی نزیک یان دوور بوونی هەیە. جاری وایە کەسێک بە خەیاڵتاندا دێت کەچی پاش چەند خولەکێک ئەو کەسە دەردەکەوێت و لە دەرگاتان دەدات، یان شتێک بە دڵتاندا دێت کەچی کەسێک هەڵدەستێت و خێرا ئەو کارە جێبەجێ دەکات. ئایا چۆن و بە چ تەلەفۆن و بێتەلێک پەیوەندیتان لەگەڵ کەسی بەرامبەر کە بە ئەندازەیەکی دیاریکراو لێتانەوە دوورە دروست کرد؟ وەکو پێشتریش ئاماژەمان بۆ کرد، هەروەک بکەری لەگەڵ خۆ دوان هیچ کەسێکی تر نییە جگە لە ڕۆح، هەر ئەویشە کە پەیوەندیەکی لەم جۆرە دەبەستێت. دیارە ئەمەش بە ماددە و پێوەرەکانی لێک نادرێتەوە. 5. خوای گەورە دەبێت بە چاوی بینەر و گوێی بیسەر و دەستی ئەو کەسانەی کە لە خۆیەوە نزیکن. تەنانەت ڕووسیاش سەرقاڵی تەلەپاتیە، ئەو ڕووسیایی کە هەتا دوێنێ دەیوت معنامدا لە سێدارەی ماددە. ئەمڕۆ بە یارمەتی ڕێگاکانی تەلەپاتی هەوڵی بەکارهێنانی هاتوچۆ و گواستنەوەی هەواڵ دەدات. گروپێک دکتۆری فیزیایی زیندەیی بیۆفیزیکس کە پێکاتون لە 20 تا 25 کەس چەندەها تاقیکردنەوەیان لەم بوارەدا ئەنجام داوە. ئەمانە هەوڵی گۆڕینەوەی هەواڵ دەدەن لەگەڵ کەسێکدا کە لە ژوورێکی دابڕاودایە لە کارەبا و ڕووناچی و بە مەبەستی گۆڕینەوەی هەواڵ و زانیاری لە هەوڵی دۆزینەوەی چەند هێزێکی سەر و ماددە و سەر و جەستەدان، بە تایبەت لە کەشتی و ژێردەریاییەکاندا کە بتوانن بەهۆیەوە خۆیان لە دەستگا هەواڵگریەکانی دوژمن بدزنەوە. ئامانجەکەشیان بریتیە لەوەی لە دووری 3000 کیلۆمەترەوە بەبێ هیچ ئامرازێک قسە لەگەڵ کەسێکدا بکەن و پەیامی 30 تا 40 لاپەڕەیی لێوەربگرن و ڕاستەوخۆ لە ڕێگەی پسپۆڕەکانی بواری ڕۆحیشەوە ئەو شتە بنووسنەوە کە لە دەرەوە وەکو هێمایەک بۆیان دێت. بەمەش تۆڕێکی هەواڵگری و جاسووسی وادا بمەزرێنن کە مەترسی ئاشکرابوون و جیرانی ئەندامەکانی نییە و ئەوەندەش هەرزانە کە هیچی تێناچێت. بەڵێ، ئەم بابەتە تەنانەت لای مرۆڤە هەرە مادیەکانی ئەم سەرزەویەش بە شێوەی سوودپەرستیانە پراگماتیزم قبول دەکرێت و ڕێزی لێدەگیرێت. ئەمەش دەری دەخات کە هیچ ڕێگەیەک بۆ نکۆڵیکردن لە مەعجیزەی پێغەمبەران و کەرامەتی ئەولیاکان و بەهرەی هەستکردنی ڕۆحەکان لە گۆڕێدا نییە. ئەمەش ئەوە دەگەیەنێ ئەگەر تەنها یەکدانە لەم شتە سەیر و سەمەرانن لەم ڕۆژگارەدا قبول بکرێت کەوایە هیچ کەسێک ناتوانێت گومان لە مەعجیزەی پێغەمبەرانیش بکات. ئیدی لە مەودووە هیچ کەسێک لەوانەی کە بە هەر هۆکارێک بێت جێیەکیان لە زانکۆ یان ناوەند و دەستگا ڕۆشنبیریەکاندا بۆ خۆیان کردوێتەوە ناتوانن کەرامەتی ئەولیاکان و هەستی پێشڕوودان بەوڕێنە و بەرشەوارەکەوتن ناوزەت بکەن و ڕەتیان بکەنەوە. بەڵێ، لەم ڕۆماندا دیوارەکانی فیزیای میکانیکی تەقەیان تێکەوتووە و یاساکۆنەکانی فیزیا ڕوویان لە داڕمان و ڕووخانە. چێ دەزانێت لەوانەیە لە داهاتوێکی زۆر نزیکدا بە چاوی خۆمان ببینین کە خودی ماددە و سروشت لەلایەن چەند هێزێکی دەرەوەی خۆیانەوە بەڕێوە دەبرێن. سروشت لە بەرامبەر مەعنا و هێزەکاندا مەحکوم دەبێت و وەکو بووکەڵەیەک بەکار دەهێنرێت و ماددە دەخزێنرێتە ناو قاڵبەکانی خۆی و لەوانەیە تەنانەت هەندێک کاری وایشی پێ بکرێ کە لە چوارچێوەی توانە و لێهاتنی خۆیدا نییە. بەڵێ، ڕۆح و فریشتەکان و هێزەکانی ئەودی و سروشت بەسەر ماددەدا زاڵ و دەسەڵاتدارن. ڕۆح ئەسڵە و ماددەش پاشکۆیە و ئەو ڕۆحەی کە پابەند نییە بە شوێنەوە متاڵای ئەم پەردە ڕەنگاوڕەنگەی ماددە و جیهانی غەیبی پشتی ماددە دەکات و دەست دەکات بە خوێندنەوەی دیوی قوڵ و ناوەڕۆکی شتان. ڕووداوەکان وەک تەلەپاتی و ئاڵوگۆڕکردنی هەواڵ لە نێوان جێگا دوورەکاندا و هەواڵدان لە داهاتوو وردە وردە لە دنیای ئەمڕۆدا گرنگیان پێدەدرێت. بەڵام لە ڕاستیدا موسڵمانان هەر لە کۆنەوە ئاشنای ئەم بابەتانن. ئێمە سەردەمانێک لەمە و پێشکاتێک دەمانوت ئەمە کەرامەتی ئەولیایە و کەشفی ڕۆحە بەرز و مەزنەکانە، یان ئەم ڕووداوە بریتیە لە خوێندنەوەی دڵ یان کەشفکردنی ئەو شتەی کە بە خەیاڵی بەرامبەردا تێدەپەڕێت لەلایەن ئەولیاکانەوە. ترسی ئەوەمان هەبوو کە گاڵتەمان پێ بکرێت، یان بە ترس و لەرزەوە دەمانوت
ئەمە بریتیە لەبەر یەککەوتنی لاشەوزەی دوو وەلی و دروستکردنی پەیوەندی و ئاڵوگۆڕکردنی هەواڵە لە نێوانیاندا، چونکە دەترساین بە درۆ بخرێنەوە، بەڵام ئەمڕۆ زۆر شت گۆڕاوە و تەنانەت کەسانی بێباوەڕیش باز لەم جۆرە بابەتانە دەکەن. کتێب و ڕۆژنامەکان گەیشتون بە ئاستی بڵاوکردنەوەی ئەم جۆرە ڕووداوانە. بەڵێ، یەکێک لە یەکەمین پلەکانی ڕێبوارانی ڕێگای هەر یەکێک لە تەریقەتە مەزنەکان لە تەچیە و خانەقاکاندا بریتیە لە کەشفی گۆڕ. بۆ نمونە، دەچێتە سەر گۆڕێک و ئەگەر پێویستی کرد حاڵی مردووەکە ئاشکرا دەکات، یان هەواڵی نقمبوونی کەشتیەک لە فلانە شوێندا دەدات، یان هەواڵی نقمبوونی کەشتیەک لە فلانە شوێندا دەدات و چواردەورەکەی ئاگادار دەکاتەوە. بەڵام ئەوەندە هەیە وتەی وەلیەکانی خوا هیچ پەیوەندیەکی بە تەلەپاتیەوە نییە. با بۆ نمونە تەنها دوودانە لەو سەدان شتە سەیر و سەمەرانەی کاتی منداڵیم بجێڕمەوە. جارێکیان سەردانی بەڕێز محەممەد لوتفیم کرد، لەبەر ئەوەی چاوی ئاوی سپی هەبوو نەیدەبینی. چەند کەسێکی تریشم لەگەڵدا بوون، گەیشتینە بەردەم خانەقاکە و لە دەرزی یەکێک لە دەرگاکانەوە شووتیمان بینی. دڵمان چووە سەر خواردنی شووتی. ئەو زاتە نە ئێمەی بینی و نەهاتنی ئێمەشی بیست. خۆی لە خۆیدا مەحاڵ بوو بمان بینێت، چونکە وەکو پێشتریش گوتم نابینا بوو. خێرا دەرگاکەی لێکردینەوە و فەرموون وەرنە ژوورەوە، با من فڵان بنێرم شووتی بهێن و بۆتان شەق بکات. جارێکی تریان کێشە و تنگانەی مادیم هەبوو. دیسان لەگەڵ چەند هاوڕێیەکدا سەردانمان کرد. من هیچ شتێکم لەو بارەیەوە نەدرکاند. لەو کاتەدا چەند کەسێکی دەوڵەمەندیشی لەلا بوو. پێیوتن ئێستا چەند پرسیارێک لەم قوتابیەی خۆم لەو کتێبە عەرەبیانەدا کە خوێندوویەتی دەکەم. ئەگەر بیانزانێت ئێوە یەکی دەلیرەی دەدەنێ. ساڵی 1953 بوو. لەو ڕۆژانەدا سەرقاڵی خوێندنەوەی کتێبێکی مەلاجامی بووم. ئەوەی بەلامەوە سەیرە ئەوە بوو کە پرسیاری ئەو جێگایانەی کتێبەکەی لێکردم کە زۆر بەباشی شارەزایان بووم. لەمەوە قەناعەتی تەواوەتیم بۆ دروست بوو کە هەروەک ئێمە نووسینەکانی سەر کاغەزێک دەخوێنینەوە، ئەولیاکانیش دەتوانن ئەو مانایانە بخوێننەوە کە لەسەر پەڕەی دڵ دەردەکەون. ئایا دەکرێت ئەم شتانە بە پێوەرە مادیەکان لێک بدرێنەوە؟ جاری وایە یەکێک زەرفێک هەنجیر دەهێنێت، نەژمارەی هەنجیرەکان و نەژمارەی کەسانی ئامادەبوو دەزانرێت. کەسێک دەڵێت هەر کە سەوسێ هەنجیری بۆ دابنێت. کاتێکدا بەش دەکرێت دەبینرێت ڕێک بەو شێوەیە بەشی هەمووان دەکات. ئەگەر یەکی چوار هەنجیریان بدرێتێ بەش ناکات. یان جاری وایە کەسێک دەڵێت ئەو پەرداخانەی ئەوێ بهێنە و سەر و چایەکمان بۆ تێبکە. پەرداغەکان دەهێنین و چاتێ دەکەین، سەیر دەکەین، هەمووان بە یەکسانی چایەکیان بەرکەوتووە. ئەم جۆرە ڕووداوانە ئەگەر یەکدا نەبێت دەتوانرێت پێی بوترێت ڕێککەوت. بەڵام ئەگەر لە کۆڕێکدا 50 جار دووبارە ببێتەوە، پێویستە ناوی تەوافقی لێ بنرێت کە بریتیە لە شتێکی نەخشە بۆ چێشرا و لەلایەن خوای گەورەوە. هەروەک فەرموودە پیرۆزەکەش ئاماژەی بۆ دەکات. ئەوانەی کە نزیکن لە خوای گەورە، خوا دەبێت بە چاوی بینەر و گوێی بیسەر و دەستی ئەو کەسە. ئەمەش بابەتێکە پەیوەندی بە مەزهەریەتەوە هەیە و ئیحسانێکی خواییە.